بەخێربێن بۆ دووەمین میوانداری ساڵانەی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی. DEC guests and parents, we would like to welcome you all to DEC's second annual hospitality week. Hello everyone, my name is Gina and I'm grade 1. Today I'll introduce you to Dyako Educational Compound. D-E-C Dyako Educational Compound. Dyako کۆمەڵگەیە بەختە و قوتابخانەیەکایە پەروەردە و فێرکردن لە ئاستۆی ئێمەدایە ژینگەی جوان و لە بەھاری پڕە لە خۆشی و یاری تەندروستی و هۆشیاری ئامادەیە بە دیاری هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی Academic behavior is important forever. Activity, discipline, we are walking on the line. Expressing ourselves with the teacher and parents. Using English language is our major focus. هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی خوێندنێکی نایاب ئایندێکی مەزن قوتابخانێکی جوان شاهانە و مۆدرن هێز و دڵی وەستان یەکسەر بڕیاردان هەموومان دەڕۆین بۆ دیاکۆی شاهان هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی هەموو بڵێن DEC سوپاس کەکەم زوو ناسی. Thanks for watching and I hope to see you at DEC.